لە ساڵڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری کوردیدا ڕۆژنامەنووسان نیگەرانن لە دۆخی ڕۆژنامەگەری و پێیان وایە ئاستەنگ و ڕێگری زۆر لە بەردەم کارکردنیاندا هەیە. دیارترین ئەو پێشەلکاریانەی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت و بەردەوام دووبارە دەبێتەوە هەڕەشەکردن و کوشتن و لێدانیانە لەلایەن هێزە ئەمنیەکان و هەروەها لەلایەن بەرپرسانەوە لەگەڵەوەی یاسای کاری ڕۆژنامەگەری هەیە بەڵام کاری پێ ناکرێت و یاسایەکی مردووە. ڕۆژنامەنووس لە ئێستادا بەداخەوە لە هەرێمی کوردستانە چوارچێوەیەکی نییە بۆی کە کاری تیا بکات و بتوانێت تعبیر لە خۆی بکات هەم لایەنە سیاسیەکان هەم هەڕەشەی مەسەلەن بۆ نمونە دەستگا حکومیەکان چەندین جاریانی ڕۆژنامەنووس ڕوبەڕوویەوە بێتەوە کە ڕێی لێ دەگرێت لێ دەگیرێت ڕووماڵ بکە ڕێی لە دەگیرێت کە ئەو پەیامەی هەیەی بگێنێت تاوکو ئێستا یاسایەکی شەیە کە یاسای ژمارە 35 کە تاوکو ئێسەوەکو خۆی جێبەجێ ناکرێت بەداخەوە کە دەبینین لە ڕۆژانی ڕابردوو چەندین ڕۆژنامەنووس هەبووە بە ناوی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیەوە براونەتە ژووری زیندان لەبەر ئەوەی کە قسەیەکیان کردووە لە بواری ڕاگەاندنا کە نەتوانرا ئازادیەکان ئەوەی کە ڕۆژنامەنووس پێویستێتی بگەێنێتە بەرامبەرەکەی. سەنتەری میترۆ نیگەرانە لە دۆخی ئازادی ڕۆژنامەگەری. ڕێخەری سەنتەرەکە دەڵێت ئەوانەی پیرۆزبایی لە ڕۆژنامەنووسان دەکەن بە بۆنەی ئازادی ڕۆژنامەگەریەوە هەر ئەوانن ڕۆژنامەنووس دەگرن و ئەشکەنجەی دەدەن و هەڕەشەی لێ دەکەن. پێویستە مەودای کاری ڕۆژنامەنووسی بۆ ڕۆژنامەنووسان فراوانتر بکرێت و بە ئازادی بتوانن کاری ڕۆژانەی خۆیان بکەن بەدەر لە ترس و تۆقاندن. ئەوەی کە لەم دو ساڵی ئەخیردا تێبینیمان کردەوە سەنتەری میترۆ ئەوەیە کە حاڵەتێکی تازە هەیە بۆی کە سکاڵای یاسایی لە دژی ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەاندن تۆمار دەکرێت بەدەر لە یاسای کاری ڕۆژنامەنووسی کەمە خۆی لە خۆیدا ئاماژەیەکی مەترسناکە بۆی کە بینیمانە لە ماوەی ڕابردوودا کە کۆمەڵێک بەرپرس کۆمەڵێک کەسانی حکومی و حەزبی کە لە بۆنەکاندا پشتیوانی خۆیان بۆ ئازادی کاری ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین دەردەبڕن بەڵام بینیمانە لە ماوەی ڕابردوودا هەر ئەوان بوون کە سکاڵە هەن لە دژی ڕۆژنامەنووسان تۆمار کردو بە دەر لە یاسای کاری ڕۆژنامەنووسی کە لە هەندێک حاڵەتدا بینیمانە داوای قەرەبووی مادی گەورەشان لێکردەوە بۆ نمونە بێت هەبووە ڕۆژنامەنووسە بۆ داوای قەرەبووی مادی ملیارێک دیناری لێکراوەتەوانێت کە هەمومان دەزانین و بەرپرسە خۆشی دەزانێت کە ئەو ڕۆژنامەنووسە لە توانای دانیە کە ملیارێک دینار بداتەوە بەو کەسە. ڕۆژنامەنووسان بەردەوام هەڕەشە لەسەر ژیانیان هەیە بە تایبەت لەو کاتانەی دۆسەی گەندەڵی بەرپرسان هەڵدەدەنەوە و ئاشکرای دەکەن. تا ئێستا چەندین ڕۆژنامەنووس لەسەر ئازادی ڕادەربڕین تیرۆر کراون و بکوژانیش نادیارن. ڕۆژنامەنووسان داوا دەکەن کار بە یاسای ژمارە 35 ساڵی 2007 بکرێت تایبەت بە ڕۆژنامەنووسان و دەق و ناوەڕۆکی مادە یاساییەکانی وەکو خۆی جێبەجێ بکرێت. لەگەڵ ئەوەشدا چیدی ڕۆژنامەنووسان نەبنە قوربانی نەبوونی ئازادی ڕادەربڕین. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.